خوێندن و پرۆسی پەروەردە ئەمساڵ لە چاڕۆنیشی نادیارایە، ینی نازانین بەڕاستی بەرەوکوێ ڕوات لە خراپترین بارودۆخایە. بجگە لەو کێشەکەڵەکە بوانی ساڵانی ڕابردووە پار خوێندن تاو نەکرا و زۆربەی قۆناغەکان فێریشت نەبوون بە تاتی قۆناغەکانی سەرەتایی و هەروەها قۆناغەکانی کە ئەمساڵ نەبوونی موچەشی هاتوتە سەر و 50 ڕۆژە زیاترە موچە دابش نەکراوە، هەرچەند دەبانی دەی مانگە کە قەرارە داوام دەست پێ کات، بەس ئەوەی ئێمە ئاگادارین لە ناوەندەکانی خوێندنەوە زۆربەی قوتابخانەکان نیازیان نییە داوام بکەن. مامۆستایان لە ناومێدێکی زۆر ئاڕۆن بەرچاوڕوون نین، بەرنامە و پلانە دیار نی، پلان دیار نییە. ساڵانی تر مامۆستایان دڵیان خۆش بوو بەڕاستی ئەمساڵ زۆر ناومێدن. هەستەکرێت حکومەت کەرتی پەروەردی فەرامۆش کردووە لە ئەولوێتی خۆی داینەناوە، هیچ بەرنامە و پلان و بودجە و پارێکی بۆ تەخسیس نەکردووە. ئاسوویەک ئەسەن دیار نییە بۆ موچە، مەسەڵەن 50 ڕۆژ نەدراوە ئایا کەی ئەدرێەوە کەی هیمانی داهاتوو ئەدریان ئەمانە هەموو وای کردووە. مامۆستایان ناومێد بێت و بڕیاری نەخوازراوە بات کە مەسەڵەن خۆپیشاندان نەکات بایکۆتەکە هەموو شتەکان کە بڕیارە لە ڕاستی لە ناشاریە و حکومەت ناچارێکە کە وبرانن بات. حەقە یەک قوتابخانە دابخرێ و بایکۆت کات سەرۆکی حکومەت خۆی بێتە سەر خەت و ینی خەمی بخوات، نەک یەک پارێزگای گەورە دوو پارێزگای گەورە دەڤەرێکی گەورە کە لەوە چێنیوە زیاتری قوتابیان و خوێندکاران مامۆسان لەم سنوورایە بایکۆت ئەکات داوام ڕائەگرێ مەسەلەن خۆپیشاندان ئەکات. ئەسڵان حکومەت و سەرۆکی حکومەت و جێگری سەرۆکی حکومەت و وەزیری پەروەردە و خوێندنی باڵا هیچ بە خەیاڵیانە نایە کە ئەنەهوو شتێ نەبوو بێت، چونکە ئەوان قەرارەکان قەرارێکی سیاسی ئەیەن زیاتر مەبەستیانەکە موچە نەیەن جارێ مەبەستیان لەسەر دزی و گەندەڵی خوان بەردەوام بن و تر باشیان بە پرۆسی پەروەردە و خوێندن و بژێوی مامۆستا ئەوانە نییە.